سەبارەت بەو گرتە ڤیددیۆ کە بڵاو بۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان باسی ئەوەکەم زیاتر لە ڕووی زانستیەوە زانستی فڕۆکەوانیەوە فڕۆکەی سەربازی چ فڕۆکە بێ فڕۆکە هەلیکۆپتەر بێ جەنگی بێ یاخود گواستنەوە بێت لۆجستی بێ کە لە بواری سەربازی ئیشەکە هەر فڕۆکەیەک سیستمی تایە پێڵێن فلێر سیستم ئەو سیستمە بەرگری لە فڕۆکەکە خۆیەکە لە هەر موشکێک گوماناوی ئاراسی فڕۆکەکە بێ چەند ئاگریک هەڵەیەتە دەرەوە چواردەوری خۆیەوە لە دووری 50 مترەوە بۆیە موشکەکە بەرەوە ئاگرانم کەوێ بەر فڕۆکەکە نەکەوێ ئەو سیستەمە زۆر هەستیارە بە گەرمای هەستیارەوا دروست کراوە کە زۆر هەستیارە بە گەرما لەبەرەوە چەند موشکێک هەیە موشکی ئەشعی تحت الحەمرا هەیە موشکێک هەیە کە حراری پێڵێن ئاراسی فڕۆکە ئەکرێ بەر بۆ بزوێنەرەکە ئەڕواوە ئەو موشەکە لەبەرەوە پلەی گەرمای بزوێنەرەکە زۆر گەرمە لە بینی 500 بۆ 600 پلەی گەرمایە ئەو موشەکە وا دروست کراوە بۆ بزوێنی فڕۆکەکە بڕوە کە گەرماکی زۆر زۆری هەیە فڕۆکەکە ئۆتۆماتیکیان هەر گەرمایەک لە عەرزا بیبینێ مەرجێ موشک بێ مەرجێ شتێک بێ هەر گەرمایەک لە عەرزا بەدی بکە ئەو یەکسەر ئەو ئۆتۆماتیکیان ئەو سیستەمە ئەتەقێتەوە لە چواردەوری خۆیە زیاتر مادەی ئەتوانین بڵێ مەغنیسیۆمی تایە لە پێکاتی سەرەکیەکەی ئەسووتێت بە گڕێک لە گەرماکەی ئەگاتە سەر و گەرمای بزوێنەرەکە خۆی هی فڕۆکەکە بۆیە موشکەکە بۆ گڕانە ئەڕوا لە عزمانە تەقێتەوە ئەو دڵە ڕاوکێ کە دروست بە لای هاوڵاتیان کە ئەمە گازە یان شیترە شتیوان نییە کەواتە کاکسێن هیچ جۆرە مادەیەک نەبووە وەکو وەزارەتی تەندروستیش دەیڵێمەوە تاکیدی کردەوە کە هیچ شتێکی وا بوونی نییە بەڵام قسەکە ئەمەیەکە ئەم حاڵەتە شتێکی ئاسایی فڕۆکەوانی مەدەنی بێ یا سەربازی هیچ جۆرە ئاماژەیەک نەبووە کە هەم مەترسی هەبێ بۆ لایەنی ئەمنی و هەم بۆ لایەنی تەندروستی هاوڵاتیان کە مادەیەکی وە لەو شێوەی کە باس کرا بڵاو بوو بێتەوە مەترسی هەبێ بۆ خەڵک بەڵێ تەواوە هیچ مەترسیگی نییە سیستمێکی ئاسایە لە فڕۆکە بەکارێت وەزعەکەی کاتی ئەم وەزعکە ئەم پرۆپاگەندەکرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەم کاتەیە تۆزێک دەنگی یاوەتەوە بەڵام ئەمە لە ڕۆژانی ئاسایی هەیە ئەمە پار هەبووە پێرار هەبووە ساڵانی تر هەبووە ڕۆژانی تر هەبووە یعنی ئەگەر ملاحەزە بکەین ئەیانوت لە هاوینە چەند فڕۆکەیەک تەقەی لە پوش و پاوانی خەڵکی کردووە سووتانیوێتی بەڵام وانی هەمان سیستمە ئەمە بەکارێت ئەو گڕەیە بەر عەرزەکەوێ ئەگەر وشک بێ سووتێت ئەو عەرزە